دکتۆر سەباح سوبحیە کەم کە بەڕێزیان ئەندامی لیژنەی نەوت و گازن لە پەرلەمانی عێراق. دکتۆر بەخێرهاتیۆم کاتێک باش. با ئێمە سەرەتا لە تەوەری سەرەکیەوە دەست پێ بکەین کە کشانەوەی بەشێک لەو کارمەندانێکە لە کۆمپانیا بیانەکان لە عێراق لە کەرتی وزەیە کارەکەن. ئەمە چ کاریگەریەکێ بێت لەسەر کەرتی نەوتی عێراق؟ ئایا پڕکردنەوەیان بە کارمەندێکی عێراقی کاریگەریەکە ڕەوێنێتەوە؟ سەرەتا سڵاو لە جەنابەت و لە دیسپینەرە. بێگومان ئەو کۆمپانیانێک کار دەکەن بیانینە ئەتیماد لەسەر خێبرات دەکەن و ئەو پسپۆریەکە لە بواری نەوت هەیەە و جێگرەوەشیان نییە بەداخەوە، ینی ئەو شتێککە باز دەکا وەزارەتی نەفتی اتحادی جێگرەوەی عێراقیان هەیە نەخێر ناتوانێت. بۆ نمونە کۆمپانیای BP کە عەقدێکی سەرەتایی مۆر کرد لەگەڵ کۆمپانیای نەوتی باکوور پێش 2 مانگ لەمەوبەر تەمەشا دەکەین کارەکانی هەمووی ڕاگرتبوو. خۆی پلانەکەی ئەوە بوو لە مانجی هەشت دەست بە کارەکان بکە لە کەرکک لە ئەو بیرەنەوتیانێکە لە کەرکک هەیە، بەڵام لە دوای ئەو ئالۆزەیە کە ڕوویدا نێوان ئێران و ئیسرائیل کۆمپانیەکە یەکسەر ئیشعارێکی نرد لە بۆ کۆمپانیای نەوتی باکوور، گوتی ئێمە ناتوانین بەردەوام بین تا کاتێکی نادیار. کەواتە ڕێکوتنەکان ئێستا وەستاوە، یعنی وەستانێکی کاتیە بێگومان، بەڵام ئەو تەسیر دەکات ئێستا لە مانجی 5ەوە خۆی پلانەکەیان ئەوە بوو لە 5ەوە تا 5 دیراسات دەکەن لەسەر ئەو حەقلانێکە هەیە لە کەرکک، ئینتاجیان تاقەیان چۆن دەتوانین تطویری حەقلەکان بکەین بە شێوازێک ئەو هەموو حەقلەکان. کەواتە من نمونەیەکە لەسەر ئەوە یەک لە نمونەکانی کەرتی وزە لە عێراق بزەوت دەینە سەر بەسڕە ئەو حەقلانەی کە حەقلی مەجنونە و ڕومێلێ و ئەوانێک کە لەوێن دەرێ دوو شەریکەی زەخم مەسەن BP هەیە، تۆتالی فەرەنسی هەیە، ئەوانە کارەکانیان عینەن بە هەماشەوە خوبەراءەکانیان هەمووی کشاونەتەوە و هەموو کارمەندەکانیشیان لەبەرەوەی وڵاتەکانیان خۆیان داوایان لێ کردووە کە بکشێنەوە لە عێراق ئەگەری لێدانی ئەو ناوچانە و کێشە و گرفتەکان هەیە. لە شەڕ هیچ شتێک تەوقع ناکرێت، ینی دەمێنێتەوە سەر ڕێڕەوی شەڕەکە بە شێوازێک دەڕوە. ئەجا لەبەروی کۆمپانیا نەوتیەکان زۆر زەرەر دەکەن لەو بینە، بە تایبەت ینی وەزارەتی نەفتی اتحادی لەگەڵ کۆمپانیا عێراقیەکانی سەر بە وەزارەتی نەوتی عێراقی، ئەوانیش تەسیر لە ئینتاز دەکا بێگومان، تەسیر لە ئینتاز دەکات، تەسیر لە پلانەکانیان دەکا بۆ تەطویری حەقلەکان. ئەگەری ئەوە هەیە دابەزینێک ڕووبدا لە ئینتاجی نەوت لە عێراق بەعام، بەڵام تەوازونەکە بەڵانسەکە بەو شێوازە بووە. ڕاستە ئەگەر ئینتازەکەی تۆزێ دابەزی بەڵام سعرەکەی بەرزە، ینی سعرەکەی بەرز بوو لەوەی باشەوا زوو ئەو کۆمپانیانە گەڕێنەوە لە کاتێکاوە بە زووی نرخەکە دابەزێتەوە؟ نەخێر، نرخی نەوت ئەوها زوودا نابەزێتەوە لەبەر چەند هۆکارێک، ینی یەک لەو هۆکارانە ئەو شەڕە بوو وەکو دەڵی زەنجی مەترسی لێدا لەسەر هەموو ئاسی جیهان کە مەسەلەی نەوت لەو منتیقەیە ناسەقامگیرە، ئایا دێ نایە، ئایا شەڕەکە فراوان دەبێ نابێ، ئەوانە هەمووی تەسیر دەکات لەسەر نرخی نەوت. ئەوانەی کە بڵێن کڕیاری نەوتن لە عالم وەکو چین و هند و ئەوانە ئێستا ئەتیماد لەسەر مەخزوون دەکەن، زیاتر احتیاتیان دەوێت ئەو جەڕا دەچێشن لە بازار ڕادەچێشن. ناچار چییە؟ ئەو نەوتە بەرزە بێتەوە سەبسەب. ڕاستە بەرزبوونەوەکەی یعنی ئەوە نییە بڵێن ئێستا تقریبا ثابت بووە، بەڵام ئەوە نییە بدابەزێ چکە هیچ شتێک نەگۆڕاوە لەسەر ئاستی ناوچەکە هەر ئالۆزی ماوە. ڕاستە شەڕەکە ڕاوەستاوە ئاگربەستەیە، بەڵام ئالۆزیەکە هەر ماوە. ئەگەری ئەوە هەیە کە مەسەلەن هەندێک گروپی چەکداری کار چالاک بێتەوە لە ناوچەکە وەکو یەمن مەسەلەن لەوانەیە ناو عێراق چالاک بێ هەندێک کاری تۆڵە سەدنەوە بکەن، ینی ئەو شتانە تاسی دەکەن. باشە دکتۆر، من بە دەرفەتی ئەزانم کە هەر بەڕێزیشتان کە ئەندامی لیژنەی نەوت و گازن لە پەرلەمانی عێراق گفتوگۆیەک هاتە ئاراوە بە تایبەت لەلایەن وەزیری دەرەوەی عێراقەوە کە لە تورکیا باسی وی کرد عێراق ئێستا ئەتوانێ و بۆری نەوتی هەرێمی کوردستان بەکاربێنێت ئەگەر لە ئەگەری داخرانی گەروی هورمزا بێ یاخود ئەم ئالۆزیانە بێ. ئەمە تا چەند ئێوە ئیشتان لە سەر کردووە کە بیکەنە
دەرفەتێک یاخود وەکو شارێکیش بەکاربێت لەسەر عێراق بۆی کە نەوتی هەرێمی کوردستانیش هەناردە بکرێتەوە. ئەمە پێش ساڵێک باسمان کرد هەر لەو من بەرەش باسمان کرد گوتمان عێراق دەوڵەتێکی نەفتیە ئاعتیمادی 1992 لەسەر نەفتە ناکرێ یەک دەواازە بەکاربێنێ بۆ هەناردەکردنی نەفت دەبێ اعتماد لەسەر چەندین دەواازە بکە یەک لەو دەواازانش کە هەیە حازرە و هیچ کێشی نیە دەواازەی نێوان هەرێمی کوردستان و بەندەری جیهانە باسی ئەومان کرد لە ناو لیژنە چەندە تەڕحمان کردە لەگەڵ بەڕێز محەممەد شایع سوودانی لە کاتی کۆبوونەوە لەگەڵی وەکو لیژنەی نەفت لەگەڵی عینە باسی مەترسیەکانمان کردووە چکە پێشتر عینەن زۆر شت هەبوو دەوترا کە ئەگەری فراوانبوونی شەڕ هەیە بدایەتی شەڕ بوو لەگەڵ غەزە بدایەتی شەڕ ئەمە ئەو شتانەمان راپۆرتمان تەقدیم کردێ لەوە حکوومەت بەڵام حکوومەتی عێراقی دیارە بەتایبەت نیازێکی نییە کە ئەوە بەکاربێنێت وەزارەتی نەفت هیچ ئەوەی وای مشکلەکە چییە ئەمە دەبێت اتفاقی سیاسی بکەین زیاتر نەفت ئێستا لە قاڵبی فەنی دەرچووە یعنی هەندێک مەلەفات هەیە یەک لەوانش مەلەفی ڕەواتەنێت ئەگەر عێراق خۆشی زیانمەند بێ لەم دۆسەیە نایکات ئێستا دەبێت ناچار بێت تو لەمە پاش دەبێت ناچار بێت هیچ مەجاری تیانم چونکە تەنانەت ئەگەر زەرمەندیش بێت ئەیکادیان نا چونکە ئەوەی کەی بینین لە نیازی عێراقات لەوە ناچێت ئەگەر زیان بەخۆشی بگات ئەم ڕێگەیە هەڵبژێرێت ئەزانیت عێراق زۆر جار دەڵێن هەندێک قەرارات هەیە هەمووی نا بەس هەندێک قەرارات هەیە خاوەنی قەرارەکە نییە و خۆی لە شوێنێکی دەرەچی دێتن بۆی ئەنجا من تەسەور دەکەم دوای ئەو کێشە و گرفتانە کە ڕوویدا عێراق دەکی بۆ ناکە ئەگەر هات و هەر کێشێک لە مەزی خەرمز ڕوو بدا دەبێتە هۆی ئەوەی کە عێراق اقتصادیان دەڕوخێ هیچ مەجای تێدا نیە بە مانگێک کۆتایی پێدێ لە ڕووی اقتصادیەوە چکە دەوڵەتێکی پیشەسازی نییە ئەتیمادی کولیمان لەسەر نەفتە پارەی نەفتەکەش لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا تەحویل دەبێت بە پێی پێداویستەکان ئەنجا لەبەرەوە ئێستا دەرفەتێکی زۆر باشە بە نسبەت حکوومەتی عێراقی کە ئیتیحادیکە دەست پێ بکە بە ئەوەی کە ئەو کێشە ئەمن ناڵم تەکنیکی کێشەی سیاسیانەی کە هەیتی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەبارەی هەناردەکردنەوەی نەوت زوو کۆتایی پێبێنێت چکە ئەو کێشانە هەمووی چارەسەر بووە لە ڕووی تەکنیکیەوە پێشتریش مۆزۆ دانیشتەکان و دانوستانەکان زۆر بە باشی بەڕێوە چووە ئیلتیزاماتی حکوومەتی هەرێم هەمووی بە تەواوەتی کراوە ئەمە متابعەمان پێتان وایە پێش پرۆسەی هەڵبژاردنەوە دەنگدان ئەمە ڕوو بدات عێراق بیر لەوە کاتەوە من تەسەور دەکەم بڵێ من تەسەور دەکەم یعنی لەو یان شتەکە تۆزێک گاپەکە زۆر گەورەیە ئێستا حالی حاضر گاپەکە زۆر گەورەیە بەڵام بە یەک دانیشتن تاوا دەبێت یعنی ئەگەر نیازێکی پاچیان هەبێ حکوومەتی اتحادی وەزارەتی نەفت زیاتر ئەگەر نیازێکی پاچیان هەبێ بۆ ئەم ببەستا زۆر بە ئاسانی دەتوان بە یەک دانیشتن چارەسەری بکەن زەماناتەکانە مەسلەی زیادکردنی ئیستیهلاکی ناوخۆی بۆ 110,000 بەرمیل ڕۆژانە بابەتی قەرزەکانە لە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانە هەمووی چارەسەر دەبێت بەڵام دەبێت نیازی پاچیان هەبێت جا ئەو نیازە پاکە پشتبەستونیە بەو بڕیارە دەرەکیانەی کە بەڕێستان باستان کرد بەڵام ئێستا هەندێک لە ئێستا ئێستا تەتەوراتی سەر ئەرسێ یعنی هەندێک شت هەیە گۆڕانکاری بەسەردی ئەو شتە ینی کە باز دەکرێت زۆر جار باز دەکرێت لە قەنەوات ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ ئەو شتانە شتێک هەیە لەم بارە یعنی ئەمە وەکو نوێنەری کورد لەوێ چۆنەتوان ئەم هەلە بە دەرفەت بزارن و کار لەسەر مافەکانی هەرێمی کوردستان بکەن لە دەستپێکردنەوەی نەوتی ئەمە دەست بەجێ کە گەڕانەوە بەغدا لە فەسلی تەشریعی کۆتایی ساڵی تەشریعی پەرلەمان ئێمە ئیشکارەکانی خۆمان دەست پێ دەکەین لە لیژنە داواکاریەک پێشکەش دەکەین بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران تاکو ئەو بابەتە بە جددی وەریگرن چکە عێراق اقتصادی عێراقی لە مەترسیدایە شتەکە ئاسان نییە یعنی شتێکە بۆ مەسلەی موچەی هەموو عێراقا بۆ هەرێمی کوردستانە بۆ عێراقا بۆ ئەوەی زامنی ئەو بڵین ئەو دراوە بکەین ئەو پارەیە بکەین کە بێتە خەزینەی گشتی دەبێت چارەسەرێکی کۆتایی بۆ بکرێن. بەڕێز دکتۆر سەباح سوبحی ئەندامی لیژنەی نەوت و گاز لە پەرلەمانی عێراق لەگەڵمان بسپاس بۆ ئێوە بەخێر هاتن.